سڵاوی خواتەنە بە زان و خۆشەویستانی من بنیامین علی خاوەنی کورتپاوەر لەم ڤیدیۆ ڕۆماندا باسی چۆنێتی داگرتنی ئۆتۆکادی 2025 دەکەین بە خۆڕایی بۆ ناو کۆمپیوتەرەکانمان وەرن بابێک و دەست پێ بکەین. دوای ئەوەی لە لینکەکەی خۆماندا ئۆتۆکادمان دابەزان واتە لە ناو وەبسایتەکەی من کەوا ئۆتۆکاد 2025 داناوە دامان بەزان ئێستا ئەمە فێرکاری چۆنەتی ئینستۆڵکردنی یاخود داگرتنی بۆ ناو کۆمپیوتەرەکانمانە. دوای ئەوەی کە فایلەکەمان بە شێوازی ڕار یاخود بە شێوازی زیب داناوە دامان بەزان دەیکەینە فایلێکی لەم شێوەیە واتە دەریدێنین پاشان کلیک لەم ICO دەکەین ISO کلیشێ دەکەین بەڵام پێشەچی ئەمە بخوێنەوە ببورن پێشەچی فایلەکە بخوێنەوە کلیک لە سێتەپ دەکەین کە کلیکمان لە سێتەپ کرد ئەم یەسەری دەدەین و دواتر لێرەدا دەڵێ زمانەکە ئالەتەن ئێمە شەمومان ئینگلیزی بەکاردێنین کلیک لە ئینگلیز دەکەن لێرەدا چاوەڕوان دەبین تاوەکو تەواو دەبێت و دواتر لێرەدا تۆزێک چاوەڕوان دەبین تاوەکو پریپێرین کە تەواو دەبێت و پاشان هەنگاوەکانی دواتر جێبەجێ دەکەین بۆیە لەگەڵم بە ئێستا هەنگاوەکانی تر دەکەین و دواتر ئازیزان لێرەدا لاپەڕێکی لەو شێمان بۆ دەبێتەوە کلیک لە ئاگری تو لە ترمز ئۆف یوس کلیک لە نێکس دەکەین پاشان لێرەدا شوێنی ئۆتۆکادەکەمان دەنیشان دەکەین واتە لە چ فایلێکدا ئینستۆڵ بێت شوێنەکەی دەستنیشان دەکەین دوای کە خۆی ئۆتۆماتیک شوێنی دەستنیشان دەکات تۆ توانانی بەدڵی خۆ شوێنێکی دەستنیشان کەی یا خۆ تا هەرلی دەگەڕێ و کلیک لە نێکس دەکەی دواتر ئێستا من لێرەدا ببورن هاردەکەم زاکرە مۆندەنیە کلیک لەوانە دەکەی باشە ئەمانە هەموو هەڵدەبژێری کە ئەمانەت هەموو هەڵبژار دوای ئەوە ئێستا ئەوە هەر وای لێ من پاشان کلیک لە ئینستۆڵ دەکەی کە کلیک لە ئینستۆڵ کە تۆزێک چاوەڕوان دەبیت هەتاوەکو پرۆگرامەکە داڵە بەسەر سەر کۆمپیوتەرەکەت بەڵام ئاگادار بە پرۆگرامەکە مەکەوە واتە ئۆپنی مەکە ئێستا لەم هەنگاوی دواتر پێت دەڵێن ئەوە کراکەی چۆن دەکەیت واتە بە بێدانی هیچ بڕاپارێک ئۆتۆکادە 2025ەکەت کار بکات وەرە لەگەڵمە ئاگادار بە تەنها بۆ چەند ساتێکی کەم ئەنتیڤایرۆسەکەت بگژێنەوە ئەگەر تۆ وەکو من بەرنامەی ڕاف بەکاردێن یاخود ئاڤاز بەکار هەر بەرنامێک بەکاردێن بڕۆ ستێتینجی enable real time protection بگژێنەوە و ئەگەر هاتوو هیچ دەبجۆرە پرۆگرامانە بەکار نایێنی کلیک لە سێرچەکەی کە بنووسە سیکوریتی کلیک لە Windows Security دەکەی پاشان لێرەدا virus threat protection دادەگریت لێرەدا نووسراوە manager security پاشان real time protectionەکە دەبژێنیەوە کار دەکاوی کێشەی لەناو فایلەکەی ئێمەدا کە دامان ناوە تۆ بابڕێن کە ISO-یەکەت کردێتەوە باشە کلیک لەو کراکە دەکەی دواتر بە کلیک ڕاست ڕەن ئاس ئەدمینسترێتر دەکەی و دواتر چاوەڕوان دەبی تۆزێک لاپتۆپەکەت هاک دەکات بۆ تۆزێک چاوەڕوان دەبیت هەتاوەکو کارەکەی خۆی دەکات و کە نووسرا کراک سەکسسفڵی یەکسەر ئەنتیڤایرۆسەکەمان پێ دەکەینەوە ئێستا کە دەنووسێ ئینجۆی کراکت ئینجۆی مهم دەرێ درت خۆش بی ئەوجا دەبی درت خۆش بی لێرەدا چاوەڕوان دەبی هەتاوەکو بە تەواوی هاکت دەکا هەموو بەرنامەکانت دەوە چکەوە کڕاکە دەبی تەعاملی ئەوشتانەش بکەی گاڵتەی دەکەم دوای ئەوەی کە دەنووسێ کراک ئینجۆی یەکسەر ئەنتیڤایرۆسەکەمان پێ دەکەینەوە یەکسەر ئۆتۆماتیکەن هەسیرکەن دەنووسێ کراکینگ کۆمپلیت ئینجۆی کە ئەم بابڕین ئەم ویدۆ پیشانی دەنووسە کراکینگ کۆمپلیت ئینجۆی ئۆتۆماتیکن یەکسەر وەرەوە ریال تایم پرۆتێکشنەکەت یەکسەر پێکەوە کە یەکسەر پێکردەوە ئەگەر هاتوو دووبارە ئەو بەرنامانە بەکاری کویکسکانکە ئەگەری ژنال لە سیکوریتی لە ریال تایم پرۆتێکشنەکەی سەرەوە کویکسکان دەکەی و هیچ کێشەیەکی نابێت ئینشاءالله و دوور دەبی لە هاکوو ئەو بابەتانە ئەوانەی کە باشم کردەمەوەی سوابەتەک بوو لە دلی مەگرن هیچ دەگۆڕێنیە و هیچ شی لێ نایەتن لێی پێخەم بە و دڵت خۆش بێ ئۆتۆکادی 2025 پیرۆز بێت لایک و فۆلۆ لەبیر مەکە و هەروە فۆڵێکتۆکەم لەبیر مەکە و سەبسکرایب یوتیوبەکەم کە و جوێنی تیلگرامەکەش بە ئەوەش لەبیر مەکە بڕۆ وێبسایتەکەم نەک بەرز ئۆتۆکاد ئەدۆبی فۆتۆشۆپ SPS زۆرێک لە بەرنامە زۆرەکان ئەو بەرنامانێکەوە لە ژیانی ڕۆژانەیان خودت بۆ دیزاین یاخود بۆ دروستکردنی وێبسایت یاخود هەر بەرنامێک کەوا تۆ بە خەیاڵت دادێت دامناوە ئەوەشی دامناوە توانین داوام لێ بکەیت دایدرێن ڕێز خۆشەویستیم بۆ هەموو لایەک خودای گەورە ئاگەر لە هەموو لایەک بێت